چیای دەنگدانەوەی دەنگی کپی چەوسانەوەی تۆ چیای دەنگدانەوەی دەنگی کپی چەوسانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی بوومە لەرزەی ڕاپەڕینی سەردەمی بوژانەوەی. ئەستێرە خامۆش و ئاسمان لە ڕەنگی خۆڵەمێش، پایزێک بێڕەنگ و زەویەک هیلاکی زام و ئێش. ئێستاکە تاڵە سوار چاوەڕێی ڕەهێڵەی بارانە و چاوی لەو هەورەیە لە کەلی تاسەوە، لەو دیوی وڵاتی حەسرەت و هەناسە و لەو پەڕی هەرێمی باوەشی گەرمەوە دێتە پێش. دەمێک بوونەی دیبوون زڵاڵی دەنگیانی بە ئەستەم لە یاد بوو، دەمێک بوو تا مەزرۆی دیداری بەهار و هەناسەی گەزیزە و ئامێزی گەرمی خاک، دەمێک بوو بە تاسەی دیتنی فواد بوو. ئێستاکە چیت دەوێ؟ ئەوە خاک تێر بۆنی پێوەکە و ئەوە بەرد بیگرە ئامێز و ئەوە تا فرمێسکی هەڵوەری و لە چاوی هەڵاڵەی بریندار، ئەوە تا مەولەوی بەڕیشی سپیەوە کە دەگری لەگەڵ تو، ئەوە تا زرێبار، ئەوە تا مرۆڤی وڵاتی ئاگر و هاواری نێوسوتمان، ئەوە تا شەپۆلی سەرکەش و باڵندەی نێوتۆفان، ئەوە تا ئەوە خاک، ئەوە تا هەڵەبجە و عومەری خاوەر و کۆرپەکەی باوەشی و ئەوە تا کوردستان. دەمزانی هەورەکان لە چاوی نێرگزدا فرمێسکی بارانە دەگێڕن، دەمزانی ئەستێرە ملوانکەی تریفە بەرەو خاک دەنێرن، ئەو ڕۆژەی سەرنجام ژانی تۆ لە لێدان دەکەوێ و سەرنجام خەمی تۆ بە خاکی تاڵە سوار دەسپێرن. ئەندامانی سەرکردایەتی کادر و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵا، میوانە بەڕێزەکان بەخێر بێن بۆ ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی دوو هاوڕێی ڕابەر و سەرکردەمان هاوڕێیان کاک فوادی مستەفا سوڵتانی و کاک سدیقی کەمانگەر کە بەنەریتی هەموو ساڵێک لەم کاتەدا لە بارەگای ناوەندی کۆمەڵا بەڕێوە دەچێت و هەروەها ڕێوڕسمی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە لاوانی خەباتکاری کوردستان بە هێزی پڕ لە شانازی کۆمەڵا. سەرەتای ڕێوڕسمەکەمان بە سرودی بانگەواز سرودی ڕسمی کۆمەڵا دەست پێ دەکەین. Come
ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی ئازیزی کاک فوادی مستەفا سوڵتانی و کاک سدیقی کەمانگەر و سەرجەم گیانبەختکردوانی کۆمەڵە و بزوتنەوەی عیدالەتخوازی گەلی کورد دەقەیەک بێدەنگی ڕادەگرین. ئێستاش هاوڕێ عەبدوڵڵا ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە وتەیەک لەلایەن کۆمیتەی ناوەندی کۆمەڵەوە پێشکەشمان دەکات. هاوڕێ عەبدوڵڵا تکایە فەرموون. تۆ کەسێکی بۆ مرۆڤی ئەم زەمینە وەک برای، وەک پرۆژەی بۆ هەژاران خەونی داهاتووی چرای. تۆ ئەژیت هەر وەک ئەوانەی بێگومانم نامرن، چونکو کوانووی وانەکانت چاوجێکی ئاگرن. هاوڕێیانی خۆشەویست ئێوارەتان باش، سڵاوێکی گەرمی پێشمەرگانەتان پێشکەش. ئەمڕۆ لێرە کۆبووینەوە تا ڕێز بگرین لە یاد و بیرەوەری و خەباتی دوو سەرکردەی دیاری کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان، هاوڕێیانی ڕابەر کاک فواد مستەفا سوڵتانی و کاک سدیق کەمانگەر. ئەمڕۆ 40 ساڵ بەسەر مەرجی ناوادە و دڵتەزێنی کاک فواد تێدەپەڕێ کە لەو ڕۆژانەدا زیاتر لە هەموو کات کوردستان و کۆمەڵە و بنەماڵەکەی پێویستیان پێی بوو. 30 ساڵ بەسەر ڕووداوی جەرگ بڕی تێرۆری کاک سدیق تێدەپەڕێ کە لاپەڕەیەکی خوێناوی لە خەباتی ئێمە و کولانەوەی هەموو برینە قوڵەکانی ڕابردوو، هەروەها لاپەڕەیەکی ڕەش لە جینایەتەکانی ڕژیمە. لە یادی کاک فواد و کاک سدیقدا جارێکی تر وێڕای پەیمان تازەکردنەوە لەگەڵ ڕێباز و کۆمەڵە شۆڕژگێڕەکەیان سەری ڕێز و خۆشەویستی بۆ ئەوان نەوی دەکەین و نفرین دەنێرین لە دوژمنانیان. سەبارەت بە کاک فواد و کاک سدیق هەم قسە زۆرە و هەم تا ئێستاش کەم لەم بارەیەوە نەوتراوە و نەنووسراوە. هاوڕێی ڕابەر کاک عەبدوڵڵا گەلێک بیرەوەری و وتار و سیمینار و هاوڕێیانی ترمان لە ئێستا و لە ڕابردوو گەلێک شتی بە نرخیان وتووە، نووسیویانە، شاعیران و نووسەران شێعر و چیرۆکیان نووسیوە و سرود و هەڵبەستیان بۆ وتراوە. بە کورتی منیش لێرە چەند قسەیەک لەبارەیانەوە پێشکەشتان دەکەم. ئەزمموی خەباتی ئەوان وانەیە و هەموو ڕۆژێ ئێمە بە دەرس دەیخوێنین. ورە و هێز و بیری ئەوان لەگەڵمان لە شەقام و لە زیندان و لە سەنگەردان. ئەو وتەیە زۆر ڕاست و بە نرخە کە شۆڕش بێ فواد سەردەکەوێ، بەڵام بێ ئامانجی فواد سەرناکەوێ. کاک فواد ڕابەری دیاری بزوتنەوەی کوردستان، خۆراگری ناو زیندان و ڕێکخەری خەباتی زیندان، زانکۆ، شار و شاخ، خەباتکاری ڕووناکبیر و ڕوونکەرەوە و داڕێژەری ئامانجەکانمان و تێکۆشەری مەیدان لەگەڵ کرێکاران و جوتیاران و مامۆستایان. ڕۆژێک بە مەتانەت و دوور ئەندیشی و ئیستدلال لە وتوێژ و دانوستان، ڕۆژێک چۆکبەستوو لە سەنگەری خۆراگری و بەرخودان. کاک فواد جەماوەری لە ئەزمموی خەباتکارانەی خۆیدا شەریک دەکرد و قوتابخانەیەک بوو لەوانەی شۆڕش. هەر بۆیە با کاک فوادیش بەجەستە لە ناومان نەما بێ، بەڵام بیری ئەو، ڕێبازی ئەو، شێوازی ئەو هەموو ڕۆژێ لە مەریوان و سنە و سابلاغ لەگەڵمان دێنە شەقام و میتینگەکان و
لەگەڵ پێشمەرگە لە سەنگەردان. کاک سدیق ڕۆژێک پارێزەری وەفادار بە پیشەکەی و ڕۆژێک ئاژیتاتۆری حیزب و ڕۆژێک پێشڕەوی خەباتی مەدەنی و ڕۆژێکی تر کۆڵەکەی قایمی وتوێژ و هەمیشەش چەچێک بەشانەوە ئەو پێشمەرگە جوامێر و ڕابەرە لێو بە بزەیەی کوردستان. ئێمە ئەمڕۆ لەگەڵ ڕێزگرتن و یادکردنیان ئەرکە لەسەر شانمان دەرسەکانیان بکەینە سەر لەوحەی خەباتی خۆمان و شێلگیرانە لەسەر ڕێگا و لەسەر ڕێگا و ڕێبازەکەیان بەردەوام بین. باشترین ڕێز درێژەدان بە خەباتیانە، ون نەکردنی ڕێگا و سونەتە باشەکانیانە و سەرخستنی خەباتێکە کە ئەوان دارەکەیان بە خوێنی خۆیان ئاوداوە. بوونی کاک فواد و کاک سدیق و ڕابرانی شەهید و فەرمەندە و پێشمەرگە و خەباتکارانی قایمی زیندان و خەباتی شار لە پشت سەرمان ئەو قەڵا قایمەن بۆ درێژەدانی خەبات کە ناهێڵن ئێمە هەنگاومان شل بێتەوە و هانمان دەدەن بۆ پێشەوە تا سەرکەوتن. ئێستاش ئەوان هەردەژین، ئێستاش ئێمە وزە و ورەیان لێوەردەگرین. هێشتا ئەوان هەر مامۆستان و ئێمەوانەی شۆڕشیان لێ فێر دەبین. ئێستاش ئەوان لەگەڵمان لە سەنگەردان و دوژمن لێیان تۆقی و بەزیوە. کاک فواد لە زیندان بە خۆڕاگریەکەی بە کاریگەریەکانی بە خەباتی نیشانیدا کە خەباتکارێکی شێلگیرە و دەتوانێت چەندە کاریگەری هەبێ. وانە و دەرسەکانی ئەو لە ڕێخستنی جەماوەردا لە یەک هەڵپێکانی ئەزمموی مێژووی و ئەزمموی خەباتکارانەی ئەو سەردەمەی کوردستان هەر لە یەکێتی جووتیاران کە ڕێکخستنێکی بەرین بۆ لە کوردستان وەتوانی تا ئێستاش ئێمە لە کوردستان و بە تایبەتی لەو ناوچانەی کە یەکێتی جووتیارانی تێدا بۆ هەوێنی لێوەردەگرین و وزە و ئینەرژیمان پێدەبەخشێ. لە کۆچە مێژوویەکەی شاری مەریواندا کە وەک ناڕەزایەتیەکی مەدەنی هەتا ئێستاش لە تروپ داماوەتەوە، لە بەرەنگاربوونەوە و مقاومەتی سەرتاسەری و ڕێکخستنی خەڵک لە بەرابەر هێرشی دڕندانەی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان، بە ژیریەکەی لە وتوێژ و دانوستانەکاندا لە بەرگریکردن لە مافەکانی خەڵک و لە ئەستاندنی ماف و دەستکەوتەکانیان، لە خەباتی پێشمەرگانە و چەکداریدا کە بێڕاڕایی لە ڕێکخستنیدا حەولیدا و هەموو لەمپەر و بربەستەکانی شکاند و بۆ خۆشی لەو ڕێگایەدا گیانی لەسەردانە. کاک سدیق وەک پارێزەر چ لە شار و چ لە شۆڕش هەمیشە بەرگری کارێک بووە کە وەفاداریەکی گەورەی بە پیشەکەی بووە. ساڵانێکی دوور و درێژ وەکو یەکێک لە ئەندامانی شوورای وەکەلای بەرجەستەی ئێران و دەیان کەیسی بێ بەرامبەر پشتیوانی کردووە و لەو بارەوە کارنامەیەکی گەورە و گرانی هەیە. لە ناو شۆڕشدا پارێزەرێکی بە ئەمانەت بووە، حتا تەنانەت زوڵمی لە دوژمنان و نەیارانی کۆمەڵەش نەکردووە. کاک سدیق وەک وتەبێژی شوورای شاری سنە و کارەکتەرێکی هەڵسوور و چالاک هەتا ئێستاش دەنجی قسە و ڕێنوێنی و شعارەکانی لە گوێی خەڵکدا دەزرینجێتەوە. هەتا ئێستاش خەڵک بە وتەکانی ئەو دێنەوە شەقام. کاک سدیق نوێنەریەکی بەتوانە و کاریگەر بووە لە مزاکەراتەکاندا. ئەو سەردەمەی کە گەورەترین هەیئەتی جمهوری ئیسلامی دێنە شاری سنە و لەو کاتەدا نوێنەری کۆمەڵە کاک عەبدوڵڵا دەبێت کە دەگیرێ دەست بەسەر دەکرێ و کاک سدیق بە نوێنەرایەتی کۆمەڵە لەم کۆبوونەوەیە بەشداری دەکا، دەدرەوشێتەوە زبانزەدی خاس و عامە کە بە باشترین شێوە کۆمەڵە و بزوتنەوەی کوردستانی لەوێ نوێنەرایەتی کردووە. کاک سدیق وەک مبەلغ و سخەنڕان کەسێکی دیار و مبەلغێکی بەتوانا بوو، هەر بۆیەش
بە زمانی ئاورینی شۆڕش ناسراوە، وەک مامۆستا و ڕابەر بووە بۆ ئێمە و هەرواش دەمێنێتەوە. خۆراگری سەربەرزانەی شاری مەریوان و کۆچە سەرکەوتووەکەی، خۆراگری قارەمانانەی شاری سەربەرزی سنە لە نەورۆزی خوێناوی 1358دا تێکەڵەیەک بوو لە بیر و عەقڵی ڕەهبەری ژیر و بێڕاڕایی کۆمەڵە و نوێنەری وەک کاک فواد و کاک سدیق و فەرمەندەی شارەزای وەک کاک شوان و خەڵکی خۆراگر و ڕووسوری وەک سنەی سەربەرز. ئەوە ئیکسیری ئەو سەرکەوتنە مێژوویە بووە. سەرەڕای ڕیاکاری و سناریۆی درۆزنانەی دوژمنان و نایارانی خەڵکی کورد، کۆمەڵە پشت بە کۆڵەکەی قایمی گەل لە سنە مێژووی بۆ خۆی تۆمار کرد و نووسیەوە. با بنی سەدرەکانی ئێستا و ئەو دەم هەر خەریکی هەڵوەژاردنی پاک و پیس بن، مێژووی ئێمە بە خوێن و خەبات نووسراوەتەوە و بە ئاسانی لێڵ نابێ. هەروەها هەرەمڕۆ لەو یادە بەرز و پیرۆزەدا پۆلێک لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان دوای تەواوکردنی خولی سەرکەوتوانەی سیاسی نظامی فێرگەی هەمیشە ئاوەدانی کۆمەڵە ڕەسمەن دەبنە پێشمەرگە و چەکی پێشمەرگایەتی لە شان دەکەن. لەلایەن خۆم و هەموو بەشداربووان و ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بەدڵ پیرۆزباییان لێ دەکەم و هیوای سەربەرزیان لە ژیان و لە خەباتدا بۆ باوات دەخوازم. وجودی ئەوان نیشانەیەکی بەهێزی زیندووبوون و بەردەوامی و پەرەگرتوویی خەباتە ڕەواکەمانە و ئاوەدان بێ سەنگەری پێشمەرگایەتی کۆمەڵە، بەرز و بەڕێز بێ یادی ڕابەرانی سەربەرزمان کاک فواد و کاک سدیق، سەرکەوێ خەباتی ڕەوای گەلی کورد و چەوساوەکانی کوردستان، بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران.